حسين اسعد بسبوري كاروباري نافدولتي لبغداد جلمه بريس اسعد دماتا باش به كواتا جلو هر كسك تعقيب دكه سرنجيني هي سباراتي 4 سالين بيت ين اداره امريكا بسروكات ترامب تو چاد بيني جلو و ترامب سباراتي بتايبتي افدا ورين كو كيشل سر هي و بكار بشاره سر بك و بكار بنمون الرشالات نافين اشتيه كماين دروز بك تحية طيبة الله جنابتو لبينراني كردستان 24 بەڕێزیش گومانی تێدا نییە کە ئەم دۆخەی هاتووەتە ناوچەکەوە یاخۆت تەنانەت جیهانیش دۆخێکی سەیر و نەهامەت ئامێزیان پێدا تێدەپەڕێت. هاتنەوەی ترەمپ لەم کاتەدا زۆر گرنگە، چونکە ئێستا جیهان کۆمەڵێکی زۆر کێشە و ئاڵنگاری گەورەی تێدایە، بۆ نمونە کێشەی رووسیا و ئوکرانیا، هەروەها کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژمارەیەک شەڕمان هەیە. هەموو ئەم کێشانە وایان کردووە کە هاتنەوەی ترەمپ ببنە هۆکارێک بۆ ئەوەی کە پێمان وا بێت گۆڕانکاری گەورە دێتە ئاراوە لەگەڵ هاتنەوەی دۆناڵد ترەمپ بۆ کۆشکی سپی، چونکە ترەمپ ئەزموونمان هەیە لەگەڵیدا. ئەوەی پەیوەستە بە پرسیارەکەتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ئەوەی کە 7 ئۆکتۆبەری تێدا ڕوویدا لە ساڵی 2023 گومانی تێدا نییە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆن نییە، ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێ هاتووەتە ئاراوە، دۆخێکی نوێ لە غەزە، لە باشووری لوبنان، لە سووریا، تەنانەت لە گۆڕانکاری لە هەژمونی ئێران لە تەواوی ناوچەکە هاتووەتە ئاراوە. ترەمپ لە هاڵمەتی بانگەشەکەیدا دەیگوت ئەگەر سەرکەوتوو بێت شەڕەکان کۆتایی پێدەهێنێت، بەڵام با ئەومان لەبیر نەچێت کە سیاسەتی دەرەوەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە کە هێز بەکاربهێنن بۆ کۆتایی هێنان بە شەڕەکان. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا لە 16 ساڵی ڕابردوودا ئەمەمان بینیوە. پێم وایە کە ترەمپ کۆمەڵێ مەرجی گەورە و قورسی دەبێت دەیسەپێنێت، چونکە پێش 2 بۆ 3 هەفتە ترەمپ بە شێوەیەکی دیاریکراو هۆشداریدایە حەماس ئەگەر هەموو بارمتەکان ئازاد نەکەن جەهانم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵدەگیرسێت. لەلایەکی دیکەوە ناوچەکە ئەم پەیامەی وەرگرتووە، هەر بۆیە بینیمان کە حەماس و ئیسرائیل پەیامەکەی ترەمپیان بە جددی وەرگرت و ئاگربەستیان هێنایەکایەوە و بەشێک لە بارمتەکانیان ئاڵوگۆڕ پێکرد لە ناوخۆیاندا. من پێم وایە کە ترەمپ سوورە لەسەر سەپاندنی هەژمونی خۆی بە هەر شێوەیەک بێت لە 4 ساڵی داهاتوودا. بەڵێ برێس حسێن ئەمێ بەحسی جوگرافیا خۆکەین ڕۆژهەڵاتە ناوین هەڵبەتە توزانی ئەمریکا وڵاتێکە پەیوەندیدارە سەر هەموو ئاستی دنیا لێ ئەمێ بەحسی جوگرافیا خۆکەین بۆ ماوەسا گرنگی ژەبەر و بینەرێمە لەوێ دەبەرێ نەوسا کەواتە دوچارچوبێ ڤان گواردناندا هەڵبەتە پشتی شەڕێ غەزە گواردن چێبوونە بەحسێ نەخشەیەکی نو بۆ ڕۆژهەڵاتە ناوین تێدەکردن دوچارچوبێ ڤان گواردناندا بەحسێ عێراقیش تێدەکردن توزانیژی ترامپ ji aliyê dadgahkerek ve emrê girtinê bû derçûye. Di heman demda li 2016 li Iraqê taybetî balafirxana Bexda çi rû dabû. Kewata di vî çarçovî de Iraq kevîte kîra siyaseta Amerîka gelo. Wê helwîstê Trump li hember Iraqê çi bît? بەڵێ من پێم وایە کە گۆڕانکاری گەورە لەسەر ئاستی سیاست و ئاسایشی ناوچەکە دێتە کایەوە، چونکە لە سووریا بینیمان چۆن هاوسەنگی گۆڕا، لە لوبنان هاوسەنگی هێز گۆڕا، لوبنانی ئێستا لوبنانی پێش ساڵێک نییە، گومانی تێدانی عێراقش گۆڕانکاری بەخۆوە دەبینێت، چونکە پێشتر عێراق وەکو زنجیرەیەک لە بەرەی مەقاوەمە حسابی بۆ دەکرا، وەکو میحورێکی ئێرانی عێراق حسابی بۆ دەکرا، چونکە کۆمەڵی گروپی چەکدار لە عێراق هەن پەیوەندیان لەگەڵ ئێران هەیە و فەرمانی ئێران جێبەجێ دەکەن. دوای کەمبوونەوەی هەژمونی ئێران لە لوبنان و ڕوخانی ڕژەمی ئەسەد بە شێوەیەکی دراماتیکی لە سووریا ئێستا ئەم گروپە چەکدارانە چوونەتە کەوانەی هێرشی و هەژمونەکانی ترەمپەوە، چونکە پێم وایە کە ئێران بە تەواوی هەژمونی کەم بۆتەوە، ئەو هەژمونەی ماوێتی تەنها لە عێراقدایە، هەر بۆیە گروپە چەکدارەکانی عێراق دەکەونە لێنزی هەڕەشەکانی ترەمپەوە و زۆرترین سزا یاخود زۆرترین جار هێرشیان دەکرێت سەر بایدن. سیقە و متمانەی بۆ هەبوو کە
سزا بسەپێنێت بەسەر گروپە چەکدارەکاندا بەڵام ترامپ وان نییە ترامپ سزا ناسەپێنێت ترامپ هێرش دەکات ترامپ لە گروپە چەکدارەکان خۆش نابێت و گورجیان لێدەوەشێنێت ئەربۆیە پێویستە گروپە چەکدارەکان پەیڕەوی دیدگەیەکی نوێ بکەن کە بە تەواوی نەچنە ژێر هەژمونی ئێرانەوە هەروەها چەک کۆبکەنەوە لە دەستی دەوڵەتدا و ئەوە نەخۆیان چەکدار نەکەن چونکە ئەمریکا دەیەوێت کە گروپە چەکدارەکان کەواتە گەل و تو بەکە چاودێرێکی ڕاوشێ دەبینی ئەفسانە هەیبیت ئەف گروپên çekdar ji hejmûna heymena Îranê dîrkevin ji berê miqame dîrkevin yan bên helweşandin hikûmeta Iraqê îradeke wisa ye ser van zal be helweşîne an biket çarçûvê sîstemê bergirya Iraqê de pabendî biryar û awamirên fermandarê giştî hêzên çekdarên Iraqê bike ku serek wezîran e. بەڵێ بەڵێ دیدگەیەک هەبوو کە پێ وترا دیدگەی یەکێتی گۆڕەپانەکان ئەمانە حەماس بوو گروپە چەکدارەکانی سووریا بوو حوسیەکان بوو عێراق بوو ئەمانە یەک مەیدانیان دروست کرد بوو بەڵام دوای ئەوەی گۆڕانکاری گەورە لەسەر ئاسایش و ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتەکایەوە ئیسرائیل گورزی وەشان ئیسرائیل ناوچەکەی بە تەواوی گۆڕی باشووری لوبنان لە دەستی حیزبوڵڵا ڕزگار کرا و پاکرایەوە سووریا لە دەستی ئەسەد دەرهێنرا غەزە وێران بوو حەماسی تر هەژمونی لەوێ نییە ئێستا دیدگەی یەکێتی گۆڕەپانەکان شتێکی واقعی نییە بە تەواوی پارچە پارچە بووە پێم وایە کە ئەم گروپە چەکدارانە پێشبینی ئەمە دەکەن گروپە چەکدارەکان ڕازی دەبن کە جۆرێک لە جۆرەکان هەژمونی خۆیان کەم بکەنەوە ناتوانن بەرگری بکەن چونکە ئیرادەی ئەمریکا ئێستا لە ئیرادەی هەموو کەسێک لە جیاندا بەهێزترە ئەمریکا سوورە لەسەر ئەوەی ئەم گروپە چەکدارانە چیتر سەر ئێشە بۆ وڵاتانی دراوسێ دروست نەکەن ئەم گروپە چەکدارانە دەستیان کورد بکرێتەوە تەنانەت بینیمان کە ئەنجومەنی ئاسایش ئیسرائیل نامەی نارد بۆ ئەنجومەنی ئاسایش لە ئەنجومەنی ئاسایش ئیسرائیل ئاماژەی بۆدا کە مافی خۆیەتی وەڵامی ئەو گروپە چەکدارانەی عێراق بداتەوە چونکە هێرش دەکەنە سەر ئاسمان و خاکەکەی پێم وایە کە لەم کاتەدا گروپە چەکدارەکان لە بەردەم دوو بژار دەدەن یا ئەوەیە کە دەچنە ژێر چەتری حکوومەتەوە خۆیان تێکەڵ دەکەنەوە هەروەها چەک لە دەستی دەوڵەتدا کۆ دەکەنەوە چەکدا دەدەن یاخود ڕوبەڕووی ئەمریکا دەبنەوە عەقڵ پێمان دەڵێت پێویستە خۆیان تێکەڵکەن عەقڵ پێمان دەڵێت پێویستە چەک دابنێن چونکە ئەمریکا تۆ لە هێزیەکانیت بەرامبەر ئەمریکا بۆستی بەرگەی ئەمریکا ولی برێز حسین کەواتە مێ بەحسین ڕەوشان نافخۆی عێراقی بکەین جودا ژەوان گروپên çekdar gelo tu dibînî sîstemê îdarekirina Iraqê sîstemeke serketî bûye li piştî 2000 di çarçovê vî sîstemî de hemû pêkhatên Iraqê ve kev teamül gel hat bitekirin pizgirêkên esasî çareser kiribin yanî Amerîka di vî çarçovê de wê çawa teamülê bike بەڵێ لە ڕاستیدا حکوومەتی عێراق ئێستا لە بەردەم دوو شتدایە لە بەردەم دوو یاخود ئێمە پێ دەڵێن لە بەردەم دەرد و قوزەڵ قوردایە یا لە بەردەم ئێراندایە لە بەردەم ئەمریکادایە پێویستە هاوسەنگی ڕابگرێت ئێستا ئەم گروپە چەکدارانی کە لە عێراق هەژمونیان هەیە سەرکردەیان هەیە سەرکردەکانیان نزیکە لە چوارچێوەی هەماهەنگیەوە ئەمەش گومانی تێدا نییە کە حکوومەتی ئێستای عێراق لە ئێرانەوە نزیکە بەڵام بە ئەوشمان بیر نەچێت کە ئەم گروپە چەکدارانە کۆمەڵە گروپی چەکداری ئایدۆلۆژین هەروەها پەیوەستن بە ئێرانەوە سەرکردەکانیان پەیوەستن بە ئێرانەوەیە پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئەمانە دەستبەرداری ئێران دەبن پێم وان نییە چونکە ئێستا کۆماری ئیسلامی ئێران خاوەنی بڕیاری کۆتایی ئەم گروپە چەکدارانی ئەم گروپانە بڕیاریان بەدەست خۆیان نییە من بڕوام وایە کە لە ئەگەری ئەوەی ئەم گروپە چەکدارانە خۆیان هەڵنەوەشێنەوە پێم وایە کە گۆڕانکاری گەورە دێتەکایەوە ئەمریکا بە قورسی ڕوبەڕوویان دەبێتەوە تەنانەت ڕەنگە ئەمریکا سزا بەسەر عێراقیش بێنێت ولی برێز حسین ئەسعەد پسپۆرەی کاروبارێ ناودەوڵەتی لە بەغدا گەلمە بوو گەلی سوپاس